بڕۆ تو ئەمانەتی خۆی ناوم سابیر هەمزە ئەمەدەمینە تەمەنم 22 ساڵە و نزیکەی 4 سال بەسەرەوەی منەویشەی دەکەم هێلکە وەڵڵاهی جۆری جۆرە ئەوجا هێلکەی قازی هەیە قەلا مریشکە چین و ماچینە هەوێردەیە مراویە یعنی بەپەی بابەتەکان ئەرچی ئەتوبرێ ئێستا هێلکەکان بەردەستە هێلکەکان بە چنەوەش دەناسێتەوە ئێستا هێلکە شکلی جودەیە چین و ماچین بە یەک شکلی دەناسێتەوە ئەو سەرەی پانە بنی تیژە ئەویان لۆنمونە مراوی هەیە مراوی ئەو مراویە خڕە و تفرەکەشی لووسە لەگە هەموو هێلکەکانی دیکە لە هەموو هێلکەکانی کە لووسترە ئەو هێلکەیە ئەو هەدەناسێتەوە برەی قەل هێلکەی عەلە شیشی ئەو هێلکەیە خارخارە ناوی و هەشە خارخار نییە ئەگە بتەوێ بیناسیەوە ئەو هێلکەیە وەچ چین و ماچینی سەری پانە و بنی تیژە بەس ئەو هێلکەیە پانە یعنی گەورەترە بەنسبەت ئەوەکانی دیکە ئێستا کەو هەیە ئەویش خارخارە بەس ئەو گچکەترە لە عەلە شیشی ئێستا ئەوە کەو لەگەر عەلە شیشی خارخارە پێکەوە هەردووچیان ئەو هێلکەیە لەگەر ئەو هێلکەی بە عەزم دەناسێتەوە چکە عەزمی وەی گچکەترە لەوەی و قاز هەیە قاز شکلی قازی بە احتیادی دیارە گەورەترە و لە ڕووی برەی تفر و لە ڕێوانە بەقوەترە لە هێلکەکانی دیکە یعنی ئەوە کالیشیۆمی زیاترە ئەویان هێلکەی تاوسە تاوس بە یەک نەوعی لەوەکانی کە جودا دەکرێتەوە خڕە و عەزمیشی یەک قیز گەورەترە لە عەلە شیش و لە مراوی بەس عادەتەن لە قازیش گچکەترە ئەو هێلکە گچکەیان هەوێردەیە هەوێردە دوو نەوعی هەیە خارخارە وەچکەوی هێلکەی هەوێردەی خارخارە وەچکەوی ئەوە لە دەرمانش بەکاردێ باشە و هەش ئەو هەسپی و گچکەیە هێلکەی مریشکی خراوخڕە ئەو هێلکەی خراوخڕە و عەزمیشی یەک قیز گەورەترە و هەشە گچکەترە ئێستا لەکن ماوەیان گچکەترە بەرامبەر بە چین و ماچینی ئەوە گچکەترە بەس چین و ماچین سەری پانە و بنی تیژە مریشکەکە هەردوو لای وەشیەکە یان ئەوەتە هەردوو لای تیژ دەبی یان ئەوەتە هەردوو لای خڕ دەبی عادەتەن خەرک دێت هێلکەی خۆی دەنی ئەمە لۆی دادەنینەوە بە سعرێکی سابت بە سعرێکی باش هەبی خەرکەکە هەم قازانجی بکە و هەم ئەمەش قازانجەکمان پێ ببڕێت چکە هەیە بخۆی دەنێت لێر دادەنێتەوە ئینتاجەکەی باش دەرچی بفرۆشتەوە لە خۆی قازانجە بکات و هەشە دەینی مریشی خۆیتی مارێ جوانە عەزی لێ بە عەزی خۆی دایدەنێتەوە ئەو لایتیان ئەو لایتەلو ئەوەیە کە ئەتوی سەلۆمونی هێلکەی فاس بکەیت ئەو هێلکەیە داخۆ تەڵقیعە یان تەڵقیع نییە ئێستا هێلکەیە تەڵقیع دووچکەی وا لەناوە ئەوە پاش 20 ڕۆژی فاس دەکرێت بەس عادەتەن ئەمە فاس ناکەین چکە خەرکەکە جاری وایە دەرێکا کە لۆم فاس مەکاتە ئاخیری بادرم پێیوە نەبی و ئەو ویلایەتە لۆ ئەوەیە کە ئەتوو بزانی ئەو هێلکەیە لە ناوی پەردەی تەقیە لە ناوی درزیدایە یان ئەوە هێلکەکە پیسە خوێنی تێدایە بەخۆی ئەو لایەتە لۆ ئەوەیە فاسەشی ئەو تۆی نییە کە برێ بزانین داخۆ ڕوعی تێدا یان تێدانێ پاش دە ڕۆژی بە دیار دەکەوی لەوەی کە ڕوعی تێدا بیان تێدا نەبی وەڵای هێلکە هەتا ڕادەچی دەبی هێلکە جێی ساردبی لە 26 پلەیبی کە گەرم بوو جێەکەی لە ماوەی 3 ڕۆژ تا ڕۆژی ئەو هێلکەیە تێک دەچی ناوی ئەو هەلۆ خواردنی عیبی نییە کاتووە هەز دەکەی ئەو هێلکەی هیچ عیبی نییە جاری وایە 20 ڕۆژ دەمێنێتەوە لە مارێ بەس جاری وایە لە ماوەی 3 ڕۆژی ئەو هێلکەی ناوی تێک دەچی بە کەلکی دانانەوەی نایە چکە هێلکەکە تەڵقیعەکەی زەعیف بووە هەتا هێلکە هەر بگیرێ زوو بێخرێتە ناو سەلاجێ قاتی بنی ئەویان زۆر باش چکە عیلم وەدەرێ ئەوە قسەیمە نییە علم دەرێ هێلکە لە ماوەی 1 ساعتی کە کردی هەر بگرەوە لە قاتی بنەوەی سەلاجی دابنێ و پەڕۆکەشی لەسەر دابنێەوە بیفێکایەتەکەی ببینی چکە ناو سەلاجێ ڕتوبە هەیە مەخفەش بە هەمان شێوە ڕتوبە هەیە نایەری هێلکە تێک بچی